السلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. گەیشتینە ئاەتی 265 سوورەتی بەقەرە کە خوای گەورە لە ئاەتەکەی پێشووتردا تەشبیه و وێنای ئەو کەسانەی بۆ کردین کە ماڵیان دەبەخشن لە پێشچاوی خەڵکی تا خەڵک باسییان کات مەبەستیان خوا لە خۆڕازیکردن نییە، کە فەرمووی نمونەی ئەوانەی کە ماڵیان بەڕیایی دەبەخشن یان منەت دەکەن لە کاتی ماڵبەخشیندا وەکو بەردێکی لووز وایە کە گڵێکی وشکی لەسەر ڕوو بکرێ، بارانێکی بەخوڕ لێیدا چۆن گڵەکە نامێنێتەوە. لە قیامەتش ئەو کەسەی کە ڕیابازی کردووە یان لە بەخشیندا منەتی کردووە و کەسە فەقیرەکانی ئەزیەت داوە هیچ پاداشت و خێرێکی بۆ نامێنێتەوە، زۆر جار لەوانەیە لە سەریشی تاوانبار ببێت و قەرزدار ببێتەوە. لەو ئاەتەدا بەعکسەوە خوای گەورە نمونەی ئەو کەسانەی ماڵیان لە پێناوی خوای گەورەدا دەبەخشن بۆمان باز دەکات، دەفەرمێت ومثل الذين ينفقون أموالهم ابتغاء مرضات الله، نمونەی ئەوانەی کە دەبەخشن ماڵەکانیان ابتغاء مرضات الله لە پێناوی بەدەستهێنانی ڕەزامەندی خوا، ئەوە یەک. دووهەم وتەثبیتا من ئەنفوسهم، وتەثبیت بۆ یعنی پتەوکردن و قایمکردن و بەهێزکردنی دڵیشیان لەسەر ئیمان و ماڵبەخشین تا دڵیان ڕەزیلی و بەخیلی و چروکی تێدا نەمێنێ، تا دڵیان ببەسترێتەوە بەخوا لەبەر ئەوە ماڵەکانیان دەبەخشن بۆ ئەوەی بیسەلمێنن کە عەبدی خوان و بەندەی خوان، بۆیە ماڵیان دەبەخشن. نمونەیان وەکو چی وایە؟ ومثل الذين ينفقون أموالهم ابتغاء مرضات الله، نمونەی ئەوانەی کە دەبەخشن ماڵیان لە پێناوی بەدەستهێنانی ڕەزامەندی خوا، ئەوە یەک. وتەثبیتا من ئەنفوسهم، و بۆ ئەوەش دەیبەخشن تا دڵیان دامەزراوکەن، تا دڵیان بچەسپێنن و تا دڵیان بەهێزکەن لەگەڵ خوای گەورە، تا دڵیان ڕابێنن، تا خۆیان ڕابێنن بۆ بەخشین. دەفەرمێت کە مەثەلی جەنەتی، نمونەیان وەکو نمونەی باخێکی جەنە، باخێکە کە دار و درەخت و میوەجاتی جۆرەهای تێدا بێ، نمونەیان وەکو نمونەی باخێک وایە کە هەموو جۆرەدارێک و باخێکی تێدا بێ، ئەو جار بیڕەبوەتین لە شوێنێکی بەرز و بڵندیش بێ باخەکە، شوێنی بەرز و بڵند هەمیشە بەبەرەکەتترە. پاشان ئەصابەها بەسەر ئەو باخەیدا باری بێت، وابل بارانی زۆر، بارانی بەخوڕ، فئاتت ئوکولەها، جا ئەو باخە دەری کرد بێ، هێنا بێت یە دەرێ، لێی هات بێتە دەرێ، ئوکولەها بەرهەمەکەی بەرەکەی میوەکەی ضعفەینی دوو ئەوەندەی خۆی، یا چەند ئەوەندەی خۆی، کە ضعفەین دوو جار ئەوەندە دەکاتە چوار ئەوەندە، یعنی چوار ئەوەندەی باخی ئاسایی بەری دەرکرد بێت و بەرهەمی دەرکرد بێت. جاخوا دەفەرمێ ئەو جۆرە باخانە فئن لەم یوصبها وابل، ئەگەر بەسەریشیاندا نەباری بێ بارانێکی بەخوڕ و زۆر، فەتەڵ یعنی بارانێکی هێواشیش، نمە بارانێکیشی بەسە تا ئەو جۆرە باخانە بەردەرکەن، کە ئەوە طبعا ئیعجازێکی قورئانیشە کاتی خۆی، طبعا کە طبعا مەکە کە قورئانی لێدا بەزیوە و مەدینەش بە هەمان شێوە کە ئەو سوورەتە مەدەنیە، شوێنێکی وشک و ڕق و گەرم بوون و ئەو شوێنە بەرز و بڵیندانەشی لێ نەبوون. بەڵام خوای پەروەردگار لەو کاتەیەوە بە پێغەمبەر دەفەرمێت صلی الله علیه وسلم، و شتێکی زانستی و علمیشە، ئەو باخانەی لە بەرزایی دروست دەکرێن و بارانیان زۆر بەسەردا دەبارێ، بارانەکە هەم گەڵا و پەلک و طبعا ئەوەکەی لە هەموو نەخۆشیەک خاوێن دەکاتەوە، و هەمیش ڕێگەکانی بەس بەشی خۆیان ئاو هەڵدەگرن. ئەو باخانەی کە لە قوڵایی و لە تەختاییدانە هەمیشە ئاوی زیاد هەڵدەمژن، طبعا چۆن باخ بە ئاوی کەم طبعا خەراب دەبێ، بەرهەمی چاک نایەنێتە پێشێ، ئەگەر ئاویشی زۆر بێ، یا بە تایبەتی لەو کاتێک کە کڵوکەی دەکات و خەریکی بەردەرکردنە، ئاوی زۆر زەرەری لێ دەدا. بۆیە خوای گەورە تەشبیهی کردەوەی ئینسانێک، ماڵبەخشینی کەسێک کە لەبەر خوا ماڵی بەخشیوە، تەشبیهی دەکا بە باخێک کە لەو بەرزاییەیدایە، پاداشتەکەی بەرهەمەکەی بەقەت دارەکانی نییە، دوو ئەوەندە و سێ ئەوەندە و چوار ئەوەندە و چەندان ئەوەندەی
باخی دیکەی ئاساییە. بۆیە ماڵبەخشینی کەسێکی ئیماندار لەگەڵ کەسێکی دیکە تەمان جیاوازی وەکو باخێکی بێبەرهەم وایە لەگەڵ باخێکی بەرهەمداری شوێنێکی بەرز. جاخوا دە فەرمێ والله بما تعملون بەصیر. خوای گەورە بە هەر کار و کردەوەیەک کە ئێوە ئەنجامی دەدەن بینایە، ئاگای لێیە بۆچی دەیبەخشی بچی. هاگەر سەیریکەینەوە مثل الذين ينفقون أموالهم ابتغاء مرضات الله نمونەی ئەوانەی کە دەبەخشن ماڵیان لە پێناوی بەدەستهێنانی ڕەزامەندی خوا ئەوە یەک وتەثبیتاً من ئەنفوسهم و بۆ ئەوەی دڵیشیان دەرونیشیان ڕابێنن لەسەر بەخشین و ئیمانبوون بەخوا، دڵیان دەرونیان ببەستنەوە بەخوا و بە قیامەت و بە ئیمانەکەیان بەڕاز بجێڕن بەکردەوە. وەکو نمونەی چی وایە کەمەتەلی جەنەتین، وەکو نمونەی باخێک وایە بیڕەبوەتین کە لە شوێنێکی بەرز باخەکە چێندرابێ ئەصابەها وابلون بەسەر باخەکەیدا باری بێ بارانی بەخوڕ و بەلێزمە فئاتت ئوکولەها ضعفەینی ئەو باخەش دەری کرد بێ هێنا بێت هێ دەرێ بەرهەمەکەی دوو ئەوەندە. جاخوا دەفەرمێ فەئین لەم یوصبها وابل فەطەل ئەو باخە ئەگەر بارانی بەخوڕیشی بەسەردانەبارێ لێزمە بارانێکی نەرمی بەسە والله بما تعملون بەصیر. خوای گەورە بە هەر کار و کردەوەیە کە ئێوە دەیکەن بینایە چاویلەتی تەبەن هیچ شوێنێک نییە ئینسان کردەوەی تێدا بکات و لەژێر چاودێری خوای گەورەدا نەبێ. بۆیە دەیبەخشی یا نایبەخشی ئینسان ئازادە لە دنیادا، بەڵام لەژێر چاودێری خوای گەورەدای چاکە دەکەی یا خراپە دەکەی ئازادی، بەڵام خوای گەورە چاوی لێتە ناتوانانی خۆت لە خوا بشاریەوە. ئەو جار تەشبیهێکی دیکەمان بۆ دەکاتەوە خوای گەورە لەسەر ئەوانەی کە ڕیابازی دەکەن یان دیسان منەت و کەسە فەقیرەکان ئەزیەت دەدەن کاتێک کە ماڵیان پێدەبەخشن. دەفەرمێ ئەیەوەد ئەحەدوکم ئەن تەکونە لەه جەنەة من نەخیل هیچ کامێک لە ئێوە پێی خۆشە پرسیارە ئەن تەکونە لەه جەنە باخێکی هەبێ من نەخیلین پڕ بێ لە خورما و ئەعناب جۆرەها ترێی تێدا بێ بهێنە پێش چاوی خۆت باخێکت هەیە بەو مواسەفاتانە ئەنواع جۆری خورمای تێدایە کە خورمایەکێکە لە بەرهەمە هەرە باش و بە قیمەتەکان کە هەم میوەیە تەبان هەم قوتە و ئینسان پێی دەژیێ ترێ بە هەمان شێوە هەم میوەیە هەم قوتە تاکە میوەیەک کە زەکاتیان تێدا بێ خورما و ترەیە بۆ چونکە هەردووکیان قوتن هەڵدەگیرێن بە میوەش دەخورێن بە وشکیش یەکسەر لی کێوە دەتوانی هەڵیشی گری پێشی دەژێی و دەتوانی هەتا تەمەنت هەیە ئەوانە بخۆی و هیچ لێنەیە. جا کەسێک دەفەرمێت هیچ کەسێک لە ئێوە حەزی لێیە پێی خۆشە باخێکی هەبێ لە خورما و جۆرەها ترێ ئەو جار تەجری من تحتها الأنهار بڕوا بەژێر ئەو باخەشدا ئەنهار یعنی بۆ خۆی یعنی ڕووبار بەڵام تەوان باخ ڕووباری بە ناودا بڕوا دەیبایان نایبا بۆیە دەیڵێ جۆگە یعنی ڕووباری بچووک جۆگەلە ئاوی بەناودا بڕوە یعنی لە هیچ شوێنێکی دیکە ئاوی بۆ نەیە ئاوەکە ئاوی خۆت بێ. ئێستا ئەوانەی کە ئەو ساڵ باخیان هەبووە و لە شوێنانە بوون کە ئاویان کەم بووە و بەسەرە و بە سەعات و بەدەقا ئاویان بەرکەوتووە ئەوان تەمان قەدری ئەوەی دەزانن کە ئەگەر باخەکە هی خۆت بێ هەموو میوەیەکی تێدا بێت و هەر لە ناو باخەکەی خۆشت ئاو بێتە دەرێ و نەتت بە کەس نەبێ هەمیشە هەر کاتێک بتەوێ باخەکەتی پێ ئاودەی یان باخەکەت هەمیشە ئاوی لە بندا بێ جیاوازی زۆرە. بۆیە دەفەرمێت ئایا هیچ کامێک لە ئێوە پێی خۆشە باخێکی هەبێت لە خورما و لە ترێ ئەو جار بڕوا بەژێریشیدا ڕووبار یا جۆگا ئەو جار لەه فیها من كل الثەمەرات بۆ ئەو کەسە هەبێ لەناو ئەو باخەدا هەموو جۆرە میوەجات و بەروبوومێکی دیکەش جگە لە خورما و جگە لە ترێش ثەمەرات و میوەجات و بەروبوومی دیکەشی لە ناو باخەکەیدا ڕواندە بێت و هەبێ. جا بهێنە پێش چاوی خۆت باخێکت هەیە جۆرەها خورما جۆرەها ترێ و لە ناو خورما و ترێەکەشدا بەروبووم و میوەجاتی دیکەی تێدایە هەمیشە ئاوی لە ناودایە چەندە دڵ پێ خۆش. ئەو جار باخی ئاوات هەبێ ئەو جار و ئەصابەه الکیبەر کەسەکە بە ساڵیش داچوو بێ پیریش بوو بێ تەوان گەنج دڵی بە دنیا خۆشتریا پیر
چێ زۆرتر هەمیشە پیر چونکە پیر دڵیان بە دنیای خۆشترە چونکە گەنج عادەتەن ئەگە زەرەریش بکە ئومێدێکی هەیە سەر لە نوێ دەست پێ بکاتەوە کەسێک پیر بوو بێ و بە ساڵدا چوو بێت ئەگەر ماڵ و سەروەت و سامانێکی هەبێ بنمونە پارەیەکی هەبێ و لێی بدزن یەکسەر سفر دەبێتەوە خۆ کەسابەتی پێ ناکرێ وایە باخێکی هەبێ و بفەوتێ هەتا دەیڕوێنێتەوە بەری دەگرێتەوە بۆ خۆی مردووە وانە بۆیە بهێنە پێشچاوی خۆت کەسەکە باخێکی لەو شێوەی هەیە پیریشە هەرەوەندەش نا وله ذرية ضعفاء هەشیەتی کۆمەڵێک وەچە و نەوە و منداڵی لاواز و بێتوانە و بێهێز و پەککەوتە کە توانای کەسابەتی و ئیشیان نییە نەدەتوانن باخەکەت بۆ چاکەنەوە و نەدەتوانن بەشی خۆشیان پەیداکەن دوای مردنی تۆ دەبێت کەسەکە چەندە زۆرتر دڵی پێوە بێ ئەوانەی منداڵی سەقەت و عادەتەن منداڵی کەم ئەندام و شتیان هەیە هەمیشە پێشمرنێ وەسێتیان بۆ دەکەن یا بەبێ میرات جاری وایە ماڵیان دەدەنێ بۆی کە ئەگەر کەسەکە مرد منداڵ ونەوە لاواز و زەعیفەکان پەکیان نەکەوێت کەسێک ساغ و سەلامەت بێ ئاساییە بەس ئەوەی جا ئەو کەسە پیر بێ و نەوە و وەچەی زۆریشی هەبێت کە کەسابەت و ئیشیان پێ نەکرێت ڕەون بێگومان دڵی زۆرتر بە باخەکەیەوە و زۆرتر دڵی پێی خۆشە جا دەفەرمێت نانا بێکەڵک نایانی لاواز منداڵێک کە توانای ئیشی نییە جا پەککەوتەیە شە لە کوێرە هەیە شەلە لە وایە عقڵی جەستەی لاشەی تەواونێ کەسابەتی پێ ناکرێ نەدەتوانێت ئەو باخەی کە ئێستا باسی دەکەین لە دەست دەسێ بۆ چاکاتەوە نەدەتوانێت خۆشی بژێنی بەبێ گومانی لە تەمەنی پیریدا کەسێک ڕەحم و سۆزی هەبێ دڵی هەمیشە لەکن ئەو جۆرە منداڵانەیە بۆ دوای مردنی خۆشی خەمی منداڵەکانیەتی جا بیهێنە پێش چاوی خۆت باخێکت هەبێ لەو شێوەی پیر و بە ساڵدا چوبی کۆمەڵێک منداڵشت هەبن پەککەوتە بن و هیچیان پێ نەکرێ ئەو جار فەئەصابەها ئیعساڕون بەسەر باخەکەتدا بێ ئیعسار یعنی ڕەشەبایەک فیهی ناڕون کە لە ناو ڕەشەبایەکەیدا ئاگر هەبێ ڕەشەبایەکی بەسەردا بێ ئاگری لەگەڵ دابێت و فەحتەرەقەت هەموو باخەکەی بسووتێنێ چ دەکەی تەوان پێی دەتوانێت ئەو کەسە پیر و بە ساڵات چووە قەرەبووی کاتەوە جارێکی دیکە باخەکەی بنیاد بنێتەوە بێگومان فریان ناکەوێت تەوان تەشبیهی کەسی ڕیاباز بۆ معلوماتتان لە قیامەتی ئاوایە کە دەیبەنە بەرامبەر بەخوای خوای گەورە پرسیاری لێ دەکا بە نمونە دەڵێ ئەوەندە و ئەوەندە ماڵ بەخشی لە پێناوی خوادا ماڵەکەشی دێنرێتە پێش چاوی بەڵام لە پێش چاوی وی هەرچی ئەجر و پاداشتێک هەیە کە بۆ ئەو کەسەی دەنووسرێت کە ئەو ماڵی بەخشیوە لە پێشچاوی وی ئاگرێک دێ هەر هەموو پاداشتەکەی دەسووتێنێ تەوان تەنها خەم خواردن و خەفەت خواردنی بۆ دەمێنێتەوە هیچی دیکە یعنی ماڵەکەشی سەرف کردووە لە دنیاە بەڵام هیچیشی دەست نەکەوتووە ئەوەی کە دیسان ماڵی بەخشیوە بەڵام نەتی کردووە بەسەر کەسە فەقیرەکاندا یان باسی کەسە فەقیرەکانی کردو و تعزیبی ڕوحی فەقیرەکانی داوە لە شوێنان ئابڕووی بردون و سووکی کردوون ڕێک لە قیامەتێ ماڵەکەی خۆی دەبینێتەوە و پاداشتەکەشی پاداشتەکەی دەبینێ ئەگەر منەتی نەکرد بە خوا پێی دەڵێ ئەوە پاداشتەکەت بوو ئەگەر فەقیرەکەت ئەزیەت نەدابە ئەوە پاداشتەکەت بوو ئەگەر نیەتت خوا بە بەس لە کاتی ماڵبەخشینەکەتدا ئەوە پاداشتەکەت بوو بەڵام ڕێک ڕیایەکە دەبێتە ئاگر ڕێک چۆن ئاگرەکە باخەکەی دەسووتێنێ ڕیایەکەش ڕێک پاداشتەکەت دەسووتێنێ منەتەکە ڕێک پاداشتەکەت دەسووتێنێ ئازیێدانی کەسە فەقیرەکەی ڕێک پاداشتەکەت دەسووتێنێ بۆیە ئەو هەموو تەشبیه و نمونانە دێنێتەوە خوای گەورە تا ئینسان خەیاڵی بەلای ئەوەی دانەچێ ئەگەر چاکەیەکت کرد مەرزی هەر ماڵبەخشینیش بێ چاکەیەکت کرد ئەگەر بۆ قیامەتێت کردووە ئەگەر بۆ ئەوەت کردووە خوا لێت ڕازی بێ چاوەڕوانی خەڵکی مەکە تاخوا دەستخۆشیت لێ دەکەن یا ڕەخنەت لێ دەگرن لە بەرامبەر چاکەکەتدا وەفای هەیە یا سپڵەیە پێی دەزانێ یا پێی نازانێ بیدە تەسلیم بە خوای گەورەی کە و وازی لێبێنە و لی گەڕێ خەیاڵت لە لای نەمێنێ خوا ئەو کاتی بۆت دە ئەوەندە و سەد ئەوەندە و حەوسەد ئەوەندە لێ دەکات بەڵام ئەگەر لە دڵیت دابێ خەڵک مەدحت کات و پێت هەڵا بڵێت و ستایشت کات و دەستت بۆ بەسینگێوەنێن لە بەرامبەر ئەو چاکانێک کە کردوتن بێگومان لە قیامەتێ ئینسان هیچی دەست ناکەوێتەوە چونکە ئەوەی نمونەی پێشوتر ئەوەی ماڵی دەبەخشێت ئیبتیغاء مەرضاتی الله بەس دەیەوێ خوا لێ ڕازی بێت و دڵی بەخوا ببەسێتەوە
بەس ئەو پاداشتی چەند ئەوەندە وەردەگرێتەوە. أيود أحدكم جاء آخر كي آياتك دفرمي كذلك يبين الله لكم الآيات بمشي ويرندك وخواي جوربو إيوة بلغو نشان كاني لعلكم تتفكرون بو أوي إيوة فكري ليبكنوا بيري ليبكنوا براوردي خود كي لقل استا گەنجیشی ها ئەگەر باخێکی ئاوات هەبێت و لە پێشچاوی تۆ پسووتێ چ دەکەی چەند خەفەتی لێ دەخۆی کە ناژمری بە تەکیل لە دنیادا لە برسان وایە ئەویش نەبوو خوای گەورە لە دنیا دەروێکی دیکەت لێ دەکاتەوە بەس لە قیامەتێ خۆ مەجای پەشیمان بوونەوە و قەرەبووکردنەوە و هاتنەوە دنیا و هەزار لەیتە و لەعەلە و خۆزگەی بخوازی تازە هیچی بە هیچ ناچێ بۆیە طبعاً خوای گەورە ئەو تەشبیهانەمان بۆ دەکات تا ئینسان قێزی ببێتەوە لەوەی کە ماڵی بەخشی و منەت بکە ماڵی بەخشی و ڕیابازی بکە ئەگەر سەیری ئاەتەکەی کەینەوە ئەیود أحدكم أن تكون له جنة من نخيل وأعناب هیچ کامێک لە ئێوە پێی خۆشە هەیبێ لەو ژیانی دنیادا باخێک کە من نەخیلین جۆرەها خورما و وأعناب ترێی تێدا بێ تجري من تحتها الأنهار بەژێر باخەکانیشدا بڕوە چەند جۆگە لە ئاوێک و ڕووبار فيها من كل الثمرات ئەو کەسە هەشی بێ لەناو ئەو دار خورما و دار ترێیانەدا جۆرەها میوەجات و بەروبوومی دیکە ئەو جار وأصابه الكبر کەسەکە بە ساڵیشدا چوو بێ پیریش بوو بێ وله ذرية ضعفاء وهەشی بێ کۆمەڵێک وەچەونەوەی لاواز و بێهێز ئەو جار لەگەڵ ئەوەدا فأصابها إعصار بەسەر بایەکەیدا بێ ڕەشەبایەک فيه نار کە لە ناو ڕەشەبایەکەیدا ئاگر هەبێت و فاحترقت هەموو باخەکەی بسووتێنێ ئەگەر جواب دەیەوە بەبێ گومانی دەڵێ نەخێر کەس حەزی لەوەی نییە کەس ئەوەی پێخۆش نییە ئەگەر حەزت لەوەی نییە دەی خوای گەورە پێمان دەفەرمێ ڕیابازیش مەکە تا لە قیامەتێ خوای گەورە چاکەکانت نەسووتێنێ منەتیش بەسەر خەڵکی فەقیر دامەکە جامەرزی هەر ماڵ بەخشین بێ یعنی هەر چیەکت کرد لەگەڵ کەسێک ئەگەر بەنیەتی ئەوەت کردووە لە قیامەتێ پاداش وەرگریەوە چاوەڕوانیشتی دنیای مەکە كذلك يبين الله لكم الآيات بەم شێوەیە ڕوون دەکاتەوە خوا بۆ ئێوە بەڵگە و نیشانەکانی لعلكم تتفكرون بە ئومێدی ئەوەی بیر بکەنەوە يا أيها الذين آمنوا أو جاد فرمي أي أوانيك إيمان تان هنا أنفقوا ببخشن من طيبات لو اشتباكاني ما كسبتم كبهوي كسابتو كرين فروشتن تجارة بازرگاني بدستان هناون مرجي مال بخشين طبعا دواي أوي كنيتد بو خوايا منەتی بەسەرداناکەی و ئەزیەتی کەسەکەی نادەی دەبێت ئەو ماڵەشی کە دەی بەخشی خاوێن بێ ینی حەڵال بێ ها هەر ماڵێک حەڵال نەبی بۆ خۆت بیخۆی حەڵالیش نییە بیکەیە خێر ها ئەو ماڵەی دەی دۆزیەوە بنمونە ئەگەر حەڵال بێ ئەتۆ ینی بیکەیە خێر حەڵالیشە ئەو کاتەی بۆت حەڵال بوو بیخۆی ئەو کاتە بۆشت حەڵالە بیکەی بەخێر ماڵێک بنمونە گومانت لێی هەیە خواردنێکی بۆ هێناوی شتێکی بۆ هێناوی گومانت لێتی حەڵاڵە یا حرامە لە کۆڵ خۆتی دەکەیەوە بە حسابی خۆت خێری پێ دەکەی نا ئەویش تووشی حرامی کردووە بۆ خۆت بیخۆی لەوانەیە ئەهوەنتر و چاکتر بێ زۆر لەوەی بیدەی بە کەسێکی دیکە چونکە ئەو کاتی گوناهی ئەو کە خواردوێتی و گوناهی خۆ دەدەرێ زۆر شتە ها تەوان زراعەت و کشت و کاڵ و گەنم و هەرچی خۆراک هەیە مەصدەرەکەی کوێیە سەرچاوەکەی زەویە وایە وە زێر و زیو و هەتا شتە گران بەهاکانی دیکەش تەبەن معدەنەکان هەموو لەکوێدانە هەمووی هەر لە زەویدانە ها جادەی دۆزیەوە بۆیە تەبەن ئەو ئاەتە زۆرێک لە عولەما دەیکەنە بەڵگە لەسەر ئەوەی کە دەڵێن هەتا سەوزە و شتی بەسیتیش ئینسان ئەگەر هەیبوو ئەگەر زەکاتە واجبەکەشی تێدا نەبێت بە نیسبە ها دیاری کرابێت لە سەدا ئەوەندەی بدە دەبێت حتمەن بەشێکی هەر لێ ببەخشی چونکە ها خوا دەفەرمێ وەمیما ئەخرەجنا لەکم ئەوەی بۆمان هێناونەتە دەرێ لە زەوی شتێکی هەر لێ ببەخشە مەرج نییە یەک لە دە سەد لە دەو ئەوانە ببەخشی ئەی ئەوانەی کە ئیمانتان هێناوە ببەخشن لەو شتە پاک و حەڵاڵانەی کە پێمە ینی بەدەستان هێناون وەمیما ئەخرەجنا لەکم من الأرض وەلەو شتانەشی کە ئێمە بۆمان هێناونەتە دەرێ لە زەوی ئەو جار خوا دەفەرمێ وەلا تەیەممەمول ئەو زۆر گرنگە ئاگامان لەبێ وەلا تەیەممەمو تەیەمموم یعنی نیازی ئەوە مەکەن الخەبیثە ئەو ماڵەی کە پیسە منه لێی تونفقونە ببەخش هیچ کات خەیاڵی ئەوە مەکە ئەوەت بە مێشکی دانێ ئەو ماڵەی کە پیسە یعنی حرامە یا بێکەڵکە یا بێسوودە بیبەخشی بە
کەسێک کە فەقیرە یا هەژارە یا پێویستی پێێتی جا دەفەرمێت قیاسەکە چۆنە چۆن بزانم بەکەڵکە یا بێکەڵکە چۆن بزانم خێرم دەگاتێ یا ناگاتێ لەو ماڵی کە بەخشی و مەجلێکە بەخشی و تا خۆندرەیەکە دەی بەخشی فەرشێکە دەی بەخشی خواردنێکە دەی بەخشی هەر ماڵێکی دیکەیە ئەوە قیاسەکەیتی ئەگەر ئەو شتە بۆ تۆ بێ ئەتۆ پێت خۆشە یا پێت خۆش نییە قوبوڵتە یا قوبوڵت نییە دڵت پێی دەکرێتەوە یا پێ ناکرێتەوە ئەگەر ئاوا بوو یعنی شتێک بوو بۆ خۆت ئەگەر لە جێی وی بای حەزت لێ با خەڵک بۆت بێنێ پێت خۆش با خەڵک بۆت بێنێ تەوان تەبیعیە بشیکەی بەخێر بەڵام ماڵێک بۆ خۆت نەتەوێ بۆ خۆت پێی رازی نەبی بۆ خۆت لی بێزار بووبی بۆ خۆت لی وەڕز بووبی ئەو جار بیکێ خێر بە تەماش بی شوێش بەرزە و بڵیندە لە بەهەشتێ پێی بکڕی بخوای ئەویان لەوانەیە زەحمەت بێ ها جاخوا دەفەرمێ ولا تيمموا الخبيث منه تنفقون نیازی ئەو ماڵە پیسە مەکەن کە لەی ببەخشن کە وەلەستم بئاخذیه کە ئێوە خۆتان ئامادەنین ئەو ماڵە وەربگرن ئەگەر بۆتان بێ إلا أن تغمضوا فيه مەگەر لە بەرامبەریدا چاو بنوقێنن چاو بنوقێنی یعنی پێت عیب بێ بیدەیەوە بە کەسەکەی پێت عیب بێ ڕەتێکەوە لە سەرمان وەری بگری و طبعاً هەیە وا دەکا خواردنی بۆ دێ دەزانێت بە کەڵک نایە لەوانەیە لەوی وەریگرێت و بەدەستەکەی دیکە لە تەنەکەی خۆڵێکا فەرشێکە جلوبەرگێکە چیەکە بۆی دێ ئەوش دەیدا بەیەکێکی دیکە لە کۆڵ خۆی دەکاتەوە بەبێ گومانی طبعاً خێری حەقیقی و خێری ڕاستەقینە ئەوانە نین ماڵ دەبێ بە کەڵک بێ وها لە شوێنی کەش خوێندمان ئەوەی کە دەفەرمێت عفو لە سوڕەی ئالی عیمرانە باسی دەکات دەفەرمێت لەن تەنالوا البر حتى تنفقوا مما تحبون ناگەنە پلەی چاکەکاری تا ئەو ماڵە نەبەخشن کە خۆشت دەوێت ئەو ماڵەی کە خۆشت دەوێت چونکە هەر بەڕاستی ئینسان ئەو ماڵە دەیدا بەچێ پێشتر خوێنمان من ذا الذي يقرض الله قرضا ئەو ماڵەی وەک ئەوەی وایە بە قەرز بدەی بەخوای تۆ لە دنیادا ئەگەر برادێکت تەشبیهات نەبێت زۆر خۆش بوێ حەزت لێ کام شتە باشە و چاکە بە دیاری ئەوی بۆ بی وایە ئەگەر بتێ بیدەی بەخوای ڕێک خێرکردن بە کەسی فەقیر یەکسانە بەوەی کە ماڵەکەت بە قەرز لەکن خوای دانەی بەتەمای خۆ لە بەرامبەر ئەو یەکەی بەخشی و تا دە ئەوەندە و سەد ئەوەندە و لە حوسەد ئەوەندەی وەرگریەوە کە لە ماڵیدا یەک بە حوسەتە لە بەخشیندا بۆی هەمیشە ئینسان دەبێت هەوڵی باشترین ماڵ بدابی ببەخشێ ئەگەر وانە بوو تەوان بە کەڵکی ئەوەی نایە معاملەی پێ بکەی لەگەڵ خوای گەورە ولا تيمموا الخبيث منه يعني نیاز نەکەرمەشی بەخشن هەر بەدڵیشت دانەیە کە ئەو ماڵی پیسە لی ببەخشی وەلەستم بئاخذه ئەگەر بۆ خۆت ئامادە نەبی وەریگری إلا أن تغمضوا فيه مەگەر چاوتی لە بەرامبەردا بنوقێنی و لە شەرمان وەری بگری واعلموا خوا دەفەرمێ بزانن أن الله غني حميد بێگومان خوای گەورە غەنیە غەنی یعنی بێنیاز گوتمان دەوڵەمەند و بێنیاز هەر یەکشتن ها لە کوردیدا کەسێک لە ماڵدا دەوڵەمەند بێ یعنی ماڵی پێویستی بە ماڵی کەس نییە بۆ خۆی بەشی خۆی هەیەی وایە خوای گەورە لە هەموو شتێکدا غەنیە هەموو سیفاتەکانی لە ئەو پەڕیدانە خوای گەورە پێویستی بە ماڵی ئێمە نییە خۆ ئەو ماڵی کە داویەتی بەمنوتۆ وەکو ئەمانەتێک داویەتی بەمنوتۆ تا لە ڕێی ئەو ماڵەیەوە بتوانی بەهەش بکڕی خوا چاکەی لەگەڵ کردووی خۆ دەنا خوا بۆ خۆی دەتوانێت ڕاستەوخۆ ماڵەکەی بدا بە کەسە فەقیرەکەی اینجا غەنیە خوای گەورە کە ماڵەکەی دەبەخشی خۆتۆ لە خوایەتی خوای زیاد ناکەی وایە ئەتۆ کە ماڵەکەی دەبەخشی خوا بە 600 ئەوەندە دەداتەوە بۆی خوا پێویستی بە ماڵ بەخشینی ئێمە نییە بۆیە نابێ بگەڕی بە دوای خراپترین و ئەوەدا اینجا حەمیدیشە خوای گەورە ستایش کراویش سەیری ئاەتەکەی کەنەوە یا ئەیها الذین ئامنوا ئەنفقوا من طیبات ئەی ئەوانەی ئیمانتان هێناوە ببەخشن لەو ماڵانەی کە پاکن ما کەسەبتم کە بەدەستان هێناون بە ئیش و کار و کەسابەت و کڕین و فرۆشتن ومما ئەخرەجنا لەکم من الأرض و بەشێکیش لەو ماڵە ببەخشن کە ئێمە بۆمان هێناونەتە دەرێ لە زەوی ولا تيمموا الخبيث منه نیازی ئەوە مەکەن کە ئەو ماڵەی پیسە منه تنفقون لەی ببەخشن وەلەستم بئاخذیه کە بۆ خۆتان ئامادەنین ئەو ماڵە وەرگرن إلا أن تغمضوا فيه مەگەر لە بەرامبەریدا چاو بنوقێنن واعلموا أن الله غني حميد بزانن دڵنیابن خوای گەورە غەنیە یعنی پێویستی بەو ماڵ بەخشینەی تۆ نییە ئەتۆ کە ماڵ دەبەخشی بۆ خۆت قازانج دەکەی بۆ خۆت پێی دەچێ بەهەشتێ بۆ خۆت کۆشک و تەلار و باخ و باخاتی پێدەکڕی
لە بەهەشتێدا نەک بۆ خوای اینجا خوای گەورە حەمیدیشە ستایش کراویش ئەو جا دەفەرمێ الشەیطان یعیدکم الفەقر ئاگاتان لێ بێ هەمیشە شەیطان یعیدکم یعنی دەتان ترسێنێ هەڕەشەتان لێ دەکا بە فەقیری کە خەیاڵی ماڵبەخشین دەکەی ڕەک شەیطان وەسوەسەت بۆ دروست دەکا باشە بۆ خۆت هەڵی بگری باشتر نییە جاری وێ دەڵێ بۆ منداڵەکانی خۆت سەر بکەی چاکتر نییە جا ئەدی ئەگەر بەیانی نەخۆشکەوتی ئەگەر بەیانی پێویستت بە عیادەی بوو ئەگەر بەیانی کەس یارمەتی نەدای ئەوانە هەموو خوتخوتە و وەسوەسەی شەیطانن ها بۆ معلوماتتان هەموو هەڕەشەی شەیطانن خۆ شەیطان نایە لە بەرامبەردا پێت بڵێ بەس پێت دەڵێ ئەو ماڵە لەوانەیە هەڵی گرەجارێ ئەو ڕۆنا بەیانی نا دوو بەیانی چونکە نازانی جاری وها بە شکڵێکی زۆر جوان بۆت دێ دەڵێ ئەو ماڵی مەدە بەوەی بەیانی لەوانەیە کەسێکی فەقیرتر و هەژارتر بێ شەیطان دەوێت دقەیەکی خێرەکەی دواخەی بۆی فریانەکەوی ها لەوانەیە دەڵێ بەیانی بمرێ ئەگەر ئەو ڕۆنەی بەخشێ بەیانی دەمرێ و ماڵەکەی نابەخشێ بۆیە ئەو وەسوەسە و خوتخوتانەی کە بۆ ئینسانی دروست دەبن لە کاتی زەکاتدان و ماڵ بەخشیندا و وەک دەڵێ خوتخوتەی ئەوەت بۆ دروست دەکا کە بۆ خۆت پێویستت پێیتی یا دەوروبەرت پێویستی پێیتی یان بە تایبەتی بە تەمەنەکان و بە پیرەکان تەوەنەڵ ئەگەر ماڵمان دەبێت کەس بەخێومان ناکاو ئەگەر ماڵمان نەبێ و کەس تەبەن شتی وان نییە ها بگەر منداڵێک ساڵح بێت و باش بێ هیچ کاتێک تەبەن چاوەڕوانی ئەوەی و ئەگەر منداڵێک لە بەرخاتری پارەی تەبەن داک و باوی بەخێوکات بێگومان تەبەن بەخێوکردنەکە هیچ نییە و فلسێکیش یعنی پشکەیەکیش خێر بۆ منداڵەکەی نامێنێتەوە گەل لە بەرخاتری ئەوەی بێ الشەیطان یعیدکم الفەقر شەیطان هەمیشە دەتان ترسێنێ بە هەژاری ويأمركم فرمانشتان پێدەکا بالفەحشا بە خراپە و خراپەکاری و داوێن پیسی یان بە ڕەزیلی و چروکی هەمیشە بەڵام ئەلی خوا کە دەتەوێت ماڵ ببەخشی دوو وعدن وعدێکیان ئی شەیطانیە کە فەقیر شەیطان پێت دەڵێ فەقیر دەبی وعدێکیان ئی خوایە کە خوا پێت دەڵێ ئەگەر ئەو ماڵی ببەخشی لێت خۆش دەبم ئینسان کامیان قبول دەکا بێگومان والله یعیدکم مەغفیرەة منه خوای گەورە بەڵێنی ئەوەت پێدەدا کە لەلایەن خۆیەوە لێت خۆش بێ ئەوە یەک هەرەوەندەش نا وەفەضلا چاکەی زیاتریش لەگەڵدا بکە ئەنفق ينفق عەلەیکە ببەخشە خوا پێت دەبەخشێتەوە هەزاران کەسیش تاقی کردوتەوە بیبەخشە مەرج نییە ئەو دەقەی خانوت بۆ کون ببێت و خوا هەڵیداتەوە دەستت وایە بەڵام خوای گەورە لە ڕێگایەکی دیکەوە بۆت دێنێ بەرەکەتت بۆ دەخاتە ئەوەی کە هاتە مصیبەتت لەسەر لا دەبا نەخۆشیت لەسەر لا دەبا سەدان دینار و لەوانەی پارەت بۆ بژێڕێتەوە والله واسع علیم خوای گەورە دەروی فراوانە عنی چەندی بیەوێ دەتوانی پێت بدە بەڵام خۆشەیتان هیچی لەکەن نییە و هەروەها زانا و ئاگاداریشە بەنیەتی دڵەکانتان الشەیطان یعیدکم الفەقر شەیطان دەتان ترسێنێ بە هەژاری ويأمركم بالفحشاء فرمانتان پێدەکا بە خراپە و خراپەکاری و ڕەزیلی والله یعیدکم مەغفیرەة منه خوای گەورە بەڵێنتان پێدەدا لە بەرامبەر ماڵبەخشیندا لەلایەن خۆیەوە لێتان خۆش بێ وفەضلە چاکە و باشەی زیاتریشت لەگەڵدا بکە والله واسع علیم خوای گەورە دەروی فراوانە و ئاگاداری نیەتی ئینسانەکانیشە جا ئاخر ئايات خوا دەفەرمێ یؤتی الحکمەتە خوای گەورە دەبەخشێ حیکمەت و دانایی بە من یەشاء بە هەر کەسێک کە بیەوێ خوای گەورە حکمت ئەوەیە کە ئینسان خوای گەورە عەقڵێکی بداتێ بتوانی هەڵوێستەکان لە شوێنی خۆی وەرگری قسە بوو قسەی لە شوێنی خۆت بکەی هەڵوێست و مووقیف وەرگرتن بوو لە شوێنی خۆی پرس و مەشوڕەتیان پێکردی عەقڵێکی صحیح و دروستت هەبێ جاخوا دەفەرمێ یؤتی الحکمەتە دەبەخشێ خوای گەورە ئەو حکمت و دانایی و کارزانی و لێزانینیە بە هەر کەسێک کە خۆی بیەوێ خوا بیەوێ جا ئاگاتان لێ بێ ومن یؤت الحکمەتە هەر کەسێک پێی بەخشرا بێ دانایی ئەو عەقڵە گەورەیە ئەو عەقڵە فراوانە فقد ئوتیە خەیڕەن کەثیرە بێگومان ئەو کەسە پێی بەخشراوە چاکە و خێرێکی زۆر کەس هەیە لە ماڵدا دەوڵەمەندە بەڵام لە عەقڵ و حکمەتدا سفرە وایە هەشە ماڵ و سەروەت و سامانی نییە بەڵام حکمت و داناییەکی پێدراوە کە ئەگەر مەزندەیکەی بە هەموو سامانی دنیاە بە قیمەترە بۆیە دۆڵەمەندی هەمیشە طبعا ماڵ نییە ئەو عەقڵ و حکمەتەی کە ئینسان بتوانێت ژیانی خۆی و خەڵکی چاک کات و باشکا لە هەموو نیعمەتەکان گەورەترە بەڵام خوا دەفەرمی وەما یەذەکەڕوا ئیلا ئولو الئەلباب بیر ناکەنەوە
لەو نیعمەتەی خوای گەورە تێناگەن تەنها ئەوانە نەبێت کە عەقڵن. ها خەڵکی ئێستا زۆرینە پێوەرەکەی چییە؟ وەرە گەمژەترین کەسی دنیاە بێنە ئێستا ئەگەر دەوڵەمەند بوو خەڵک هەرەوەندەی سوزدەی بۆ نابا. وانە بەرپرس و مەسئول بوو کە جاری وا هەیە بۆ ئەوەی نابێ بیکە شوانی قەل و قاز و شتیش، بەڵام کە بوو بە مەسئول و بەرپرس لە زیهنی خەڵکیدا دەبێتە کەس عەقڵمەند و گەورە کە بە بێگومانی ئەوە وەما یەذەکەر بیر ناکەنەوە ئیلا ئولول ئەلباب، ئەوانەی عەقڵیان هەیە. بۆیە حکمت و زانین و ناوەڕۆک و معنەویاتی ئینسانەکەی زۆر گەورەتر لە شتە مادیەکان. یؤتی الحکمەتە من یەشاء، دەبەخشێ خوای گەورە حکمت و دانایی خۆی کە مفەسرین دەفەرمون حکمت یعنی العلم النافع، زانستێکی بەسوود، یان الفەهم السەلیم، ئەها تێگەیشتنێکی دروست بۆ ڕووداوەکان، یان ئەو کەسەی کە لە کارەکانیدا کارەکانی تاسەر دەبات و لە ناوەڕاستی ڕێدا وازیان لێنایەنێ، خوای گەورە ئەو جۆرە نیعمەتە دەدا بە هەر کەسێک کە بیەوێ. و هەر کەسێکیش خوا دەفەرمی حکمەتی پێدرا، بێگومان ئەو کەسە خێر و چاکەیەکی زۆری لەگەڵ کراوە. وما یەذەکەر ئیلا ئولول ئەلباب، بیر ناکەنەوە لەو نیعمەتە تێناگەن تەنها ئەوانە نەبێت کە خاوەن عەقڵ و ژیرن.